یادی 32 ساڵەی کیمەبارانکردنی ناحیەی سێوسێنانی قەزای قەرەداخە هەموو ساڵێک لەم ڕۆژەدا کەسوکاری شەیدان و لایەنە پەیوەنددارەکان یادی ئەو کارەساتەیان دەکردەوە. بەڵام ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بە شێوەیەکی ڕەسمی یادی شەیدانی کیمەبارانکردنی سێوسێنان نەکرایەوە. سەرکەوتزەکی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی دەڵێت یەکێتی حیزبی شەیدانە، بۆیە لەم کاتەشدا ویستمان بە دانانی تاجەگوڵینەی هاوسەرۆکان و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بە ڕوحی شەیدان و کەسوکارەکان بڵێن ئێمە و ئێوە دوانەیەکی لێکدانە بڕاوین. بە نوێنەرایەتی هەواڵانی هاوسەرۆک و ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ لێرەم ئێمە ئەمڕۆ لەم هەلومەرجە دژوارە دەرونی و ئابوووریە ناخۆشەی کە نەک بە تەنها کۆمەڵگای کوردستان و عێراق بگرە سەرتاپای دنیای گرتووەتەوە ئەمانەوێ لە ڕێگەی ئەو چەپکە گوڵەوە بە خەڵکی ناحیەی سێوسێنان و بە خەڵکی ناوچەی قەرەداغ و بە تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەموو ئەوانەی کە لە هەڵەبجە و لە شێخوەسانان و لە بالیسان و لە شوێنەکانی تری کوردستان ئازاری بۆمبارانکردنی چەکی کیمیاویان بینیوە پیان بڵین کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەک لە ڕابردوو لەگەڵتان بووە ئێستاش لەگەڵتانە. ئەمڕۆ پەیامی هاوسەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پەیامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانمان هێناوە بۆ ئەوەی بڵین ئێمە هەمیشە لەگەڵ ئازار و مەینەتەکانتانان و چەندە ڕێگاکان سەخت و دژوار بوو چەندە ناڕەحەتیەکان زۆر بن دیسانەوە ئێمە ئازار و مەینەتەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان و خەڵکی ناوچەکانی کوردستانمان بیر ناچێت و لەگەڵتانین بۆ هەمیشە. ئێمە وەکێکێتی نیشتیمانی کوردستان دیارە ئازادی ئەمڕۆی کوردستان بەرهەمی خوێنی شەیدان و کەسوکاری شەیدان و قوربانانی ئەنفال و کیماباران و ئەوانەیە لەسەرمان واجبە وەکو یەکێتی وەکو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو مەڵبەندی ڕێخسی سلێمانی وەکو کۆمیتەی بیستی ڕێخسی قەرەداغ لەسەرمان واجبە کە ئێمە تا ئەو ڕۆژەی لە ژیان ئامابین ئەخلاس و مخلیسی کەسوکاری شەیدان و خەڵکی سنوورەکە. کەسوکاری شەیدان و خەڵکی ناحیەی سێوسێنان تاجەگوڵینەی ڕێز و وەفایان لە بەردەم مۆنومنتی شەیدەکانیان دانا و ڕایانگەیاند. ئەو شەهیدانەی ئەوان بە تەنیا شەهیدی ئەوان نین بەڵکو و شەهیدی هەموو کوردستانیانە سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیشیان کرد کە بەردەوام لەگەڵیان بووە. خەڵکانێکی زۆر نزیکی 70 کەس لە مناڵی ساواوە تاکو و پیرێژن و پیرەمێردی 70 ساڵ 80 ساڵ بوون بە قوربانی ئەو سیاسەتە شەڕەنگێزەی بەحەز بەرامبەر بە خەڵکی کوردستان و بەرامبەر بە تەواوی مرۆڤایەتی. ئەم شەهیدانە ڕاستە لێرە لە زێدی خۆیان لە سێوسێنانە شەهید بوون، بەڵام ئەمانە ڕاستەکەی شەهیدی هەموو خەڵکی کوردستانە، شەهیدی هەموو کوردیەکن لە هەر شوێنێک بێ، شەهیدی تەنانەت هەموو مرۆڤایەتیەکن چونکە سیستەم و زوڵمێکی زۆریان لێکرا. لەوارەی 22 لەسەر 23 ڕژێمی گۆڕبگۆڕی بەعس بە چەشی بڵین قەدەغەرکراوی نێودەوڵەتی بە ڕاجیمە لە دەربەنیخانە و ڕەتی ڕاجیرەمی چلی گرتە ناو سێوسێنان بۆ هۆی لە شەهیدبوونی زیاتر لە 68 هاوڵاتی بێگوناح کە لە ژن و لە پیا و لە مندا فەرقی هیچ کەسێک نەبوو بڵێن بۆی هەمووی بڵێن لەم کارەسەدا شەهید بوو. 22 سێی 1970 حکوومەتی بەعسی ڕووخاو بردومانی گوندی سێوسێنانی ئەوسا و ناحیەی ئێستا دەکات و 68 هاوڵاتی بێتاوان بە چەکی کیمیایی شەهید دەبێت. زیاتر لە 100 کەسی تریش بریندار دەبێت. ئەم ناحیەیە خاوەنی 13 ئەنفال و 11 شەهیدی سەنگەری تریشە کە هەمویان گیانیان بە ئازادی و سەربەستی میلەتەکەیان بەخشیوە. ناحیەی سێوسێنان 32 ساڵ لەمەوبەر لەلایەن ڕجێمی بەعسی ڕووخاوەوە ئەکەوێتە بەر شاڵاوێکی دڕندانەی سەربازەکانی. بە گازی کیمیایی دەسەخرێتە یەخەی هاوڵاتیانی بێتاوانی ئەم ناحەیە. بەڵام لەو ڕۆژە بەدواوە لە هەرێمی کوردستان یادی ئەو کارەساتا کرێتەوە. بەڵام ئەم ساڵ نەخۆشی کۆرۆنا نەیهێشت یادەکە بە شێوەیەکی ڕەسمی بکرێتەوە و یاد و یادەوەری ئەو شەهیدانە بکرێتەوە کە تەنیا و تەنیا تاوانیان کوردبوون بوو. پێشڕەو مەجید، گەلی کوردستان، ناحیەی سێوسێنان.